گەورەترین بەرهەمی زانستی بۆ کەرتی پەروەردەکەویش پلتفۆرمی فێتە کە دکتۆرێکی کورتوانوێتی وەری بجێڕێ. ئێمەش ئەمڕۆ بە گرنگمان زانی بزانین ئەم پلتفۆرمە چییە، سوودی چییە و بۆ کەرتی پەروەردە سوودی چییە و خوێندکار چۆن ئەتوانێت بەکاری بێنێ و چۆن بتوانێت لە ڕووی خوێندکارێکی فیزیابیا و خوێندکارەکانی کە چێن ئەتوانن ئەمە سوودی لێ ببینن. ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەرم بابەتە زانستیاکەین بۆ کەرتی پەروەردە لەلایەن زۆر بەڕێز دکتۆر داستان سوێلی وەکو مامۆستای زانکۆ، دکتۆرا لە فیزیای ئەتۆمی کوانتۆم ئەلکترۆداینامیکا کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لە ئێمە میوانە. دکتۆر زۆر بەخێر بێ، دەستخۆشیت لێکەین بۆم پلتفۆرمی فێتە کە وەرجێڕاوە. بەڵام کە وەرجێڕاوە بۆ کەرتی پەروەردە پێویستمان بۆیە بۆ ماشیکەیتەوە چه سوودێکیە و خوێندکار چۆن نەتوانێت بەکاری بێنێ. زۆر سپاس بۆم دەرفەتە. خۆی خودی پلتفۆرمی فێت پلتفۆرمێکە کە لە ئێستادا پێشکەش کراوە بۆ تەواوی جیهان بەداخۆ بە زمانی کوردی بوونی نییە. هەدەفی ئەم پلتفۆرمە بریتیە لەوەی کە زانست بتوانێت بگەێنێت بە خوێندکارانی کەرتی پەروەردە لە بوارەکانی فیزیا و چیمیا و بایۆلۆژی و ماتماتیکس و هەروەها زەویناسی. ئەم پلتفۆرمە وا لە خوێندکارەکە کە چالاکتر و باشتر لە ئەو بابەتانە تێبگات کە لە ڕۆژانە یان لە هەفتانە لەگەڵ مامۆستاکەیە ئەی خوێنێ. زیاتر بابەتەکان لە بە شێوازی تاقیکردنەوەی خوێندکارەکە ئەو بابەتێک کە بە تیۆری لە کلاسا وەرێگرێت لە پۆلا وەرێگرێت ئەتوانێت بە تاقیکردنەوە لێکۆڵینی لەسەر بکات باشتر تێگەیشتن ئەنجامەکەیەتیایە. بۆ بەنسبەت کەرتی پەروەردەوە بەڕاستەکەی پلتفۆرمی فێت لە دوو ڕوانگەوە سوودەگەێنێ. بۆ خوێندکار ئەمەیە کەوتم باشتر تێگا. بۆ مامۆستا کە زۆر گرنگە بەڕاستی ئەویژەوەیە کە لە کەرتی پەروەردە و بەتایبەتی حتا خوێندنی باڵاش ئێستا باوی ئەو مۆدێلە کۆنە نەماوە بۆ فێرکاری کە خوێندکار لە پۆل دانیشێ مامۆستا لەسەر بۆردەکە یان لەسەر مەسەرەن تەختەکە بەس شت بنووسی و قسە بکە و خوێندکار گوێ بگرێ. ئێستا بابەتێکی تازە هاتۆتە پێشەوە کە پێوترێ فێربوون بە شێوازی چالاک. ئەم چالاکە ئەوەیە کە مامۆستا هەندێک بابەت پێشکەشەکە واجبە کە خوێندکار بەشدار بێت لە کلاسەکەیە لە پۆلەکەیە ئیتر بە ئاکتیڤیتی بێ. ئەم پلتفۆرمە یارمەتی مامۆستایانەیەت کە کلاسەکانیان زیاتر چالاک بن و زیاتر خوێندکاران بەشدار بن. جا بۆ ئێمە بەڕاستەکەی لە ڕوانگەی زمانەوانێکەوە ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە چونکە خوێندکارانی ئێمە کە لە قۆناغەکانی پەروەردە یەن بەروزانکۆ ڕەنگە یەکێک لە گەورەترین کێشان کە هەیە بابەتی زمانەوانیە. لە پڕێکە لە هەتا قۆناغی 12 بە کوردی خوێنوێتی کە لە قۆناغی 12 یەتە بابەتە علمیەکانی زانکۆ لە بواری چیمیا و بایۆلۆژی و ماتماتیکس و حتا فیزیا وانەکان هەمووی بە ئینگلیزیە. بەرکەوتنیی قورسە زۆر قورسە چونکە خوێندکار بەڕاستەکەی تووشی سەدمەیەکە بێ ئەم کێشەیە بۆ خوێندکار لەلایەکە و نازانێت لە بابەتەکە ئەبێ تێبگات یان لە زمانەوانەکە تێبگات. ئەم پلتفۆرمە هەوڵەیات بناغەیەک بۆ خوێندکارەکە دابینکە کە ئەو ئەرکەی کە لەسەر شانێتی کە ئەچێتە زانکۆ کەمتر بێتەوە. ئەمە ئامانجی پلتفۆرمی فێتە. زۆر باشە کەواتە دکتۆر بەڕێزت بۆچی بیرت لەوە کردەوە ئەم پلتفۆرمە وەرگێڕیتە سەر زمانی کوردی چی وای لە تۆ کرد؟ من نزیکی 6 مانگە بێ ئەندامم لەگەڵ جەماعەتی لەگەڵ گروپی فێت خۆیان. نزیکی 2 مانگ 3 مانگ لەمە پێشێک سیمینارێکیان هاتە پێشەوە وتیان ئێمە درگاگەکەینەوە بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە ئەیانوێت سوود لەم پلتفۆرمە ببینن بۆ ئەوەی کە بتوانن ئەوەی کە ئێستا بە زمانی ئینگلیزی هەیە وەریجێڕنە سەر زمانەکەی خۆیان. ئێمە زانیمان کە ئەو کێشەیەمان هەیە لە کەرتی پەروەردە لە خوێندنی باڵا ینی هەر بۆکو بابەتیشەوە خۆبەخشانە ینی هیچ سینیشیتیانە بۆ ئێمە هەر ئەوێ خزمەتی کەرتی پەروەردە و خوێندنی باڵا بکەین ینی ئەوە یان وای لێکردنی کەین. باشە کەواتە دکتۆر لە ئێستای خوێندکار دەتوانێت ئیتر ئەم پلتفۆرمە بەکاربێنێت؟ لە ئێستادا خودی پلتفۆرمەکە لە ساڵی نزیکی 2002 بە شێوازی ئینگلیزی بوونی هەیە. یعنی ئەمە بۆ 20 ساڵەچی ئەم پلتفۆرمە بوونی هەیە. بەنسبەت زمانی کوردیەوە ئەمە مانگێکە ئێمە کاری لەسەرەکەین. لە ئێستادا لە کۆی نزیکی 200 تاقیکردنەوەی بوارە جیاوازەکانی زانست ئێستا توانیمانە 30 تاقیکردنەوە وەربژێڕین بە تایبەتی لە بواری فیزیایە اختصاسەکەی خۆم فیزیایە. طبعا بە هاوکاری دوو هاوڕێ زۆر خۆشەویستم یەکیان لە زانکۆی سلێمانیە مامۆستا ڕەوەند و برادێکی تریشمان هەیە چالاکوانێکی زانستیە کاک دیاری سابیر. توانیمانە ئەم 30 تاقیکردنەوەمان ئامادەیە هیوادارین
بە سەرەتای ساڵی خوێندنی ساڵی داهاتوو هەموو تاقیکردنەوەکان لە هەموو بارەکانە ئامادە بێ بۆ کردی پەروەردە. زۆر باشە دکتۆر ئێستا وەکو خۆت ئاماژە و پیا خوێندکارەتە قۆناغی 12 لەوانەیە منهەجێک لەبەر دەمیا بێ کتێبێک کە بێ بۆی کە بتوانێت لە ڕێگەیم کتێبەوە تاقیکردنەوە ئەنجام بە. ئێستا کێتە زانکۆ بە تایبەتی کۆمەڵێک کۆلێژەیە لە کیمیا و فیزیا ئەوانەیە گەڕانە یعنی گەڕانە بە دوای سەرچاوەیە گەڕانە بە دوای ئەوەیە کە تۆ لێکۆڵینەوە بکەیت وەکوی تۆش باسی کرد لە بواری زەویە لە بواری کیمیا لە بواری فیزیە ئەم پلتفۆرمە تا چەند ئەبێتە دەرفەتێک بۆی کە خوێنکار زۆر بابەتێ لێی گیر نەبێت یعنی زۆر سەرچاوەیە بەردەست نییە زۆر جار زمانێکی کە نازانێت بەڵام ئەمە لەوانەیە لە ڕێگەم ئەوەرجێڕانەوە سوودمەند بێت. زۆر ڕاستە ئەم پلتفۆرمە بەڕاستەکەی بەنسبەت خوێندکارەوە لە دوو ناحیەوە زۆر یارمەتی خوێندکارە. یەکەم لە زیاتر تێگەشتنی بابەتەکە چونکە هیچێک لە کێشەکانی ئەوەیە مەسەلەن خوێندکار کێتە زانکۆ ئەزانێت بارستایی چییە بەڵام تۆزە زەحمەت ئەبێت لەو بارستایە دوایی پەیوەندیەکە دروستکە بۆ وشە ئینگلیزیەکە یان لە بابەتە ئینگلیزیەکە یان مەسەلەن من هەز لە زانکۆ کە کتێبێکی ئینگلیزی ئەیتێ بەڕاستی خوێندکار زۆر بە زەحمەت ئەتوانێت بزانێت بابەتەکە چییە چونکە خوێندکار دایمە خوا هەوڵەیات ئەگەر بابەتەکەش ئیتە بە ئینگلیزی هەوڵەیات بیگەڕێنێتەوە بۆ پێشووتری بزانێت ئەگەر ئەمە ئێستا پێوترێ فۆرس ئەم فۆرسە لەکوێ بەهێز خوێنوێتی بە چی خوێنێتی ینی دایمە خوا هەوڵا بچێتەوە بۆ قۆناغەکانی پێشووتری. ئەم پلتفۆرمە لەو ڕێگەوە یارمەتی ئەیە لە ڕێگەیەکی ترەوە یارمەتیە کە بەداخەوە ینی بەڕاستەکەی لە ئێستا کردی پەروەردە گەورەترین کێشەی بۆ زانکۆ ئەوەیە کە خوێندکاران دەرەجێکی تایبەتی ئێنن بۆی کە لە کۆلێژەکە وەربگرن بەڵام بە پێویست ئەو ئاستەی نییە کە پێویستێتی بۆ زانکۆ. یەکێک لە گلەکان بۆ نمونە بە تایبەتی ئیمساڵ لە قۆناغەکانی ئەو بۆ خوێندکارانە ئەکرێت کە لە فیزیا وەریژێن لە بەشی فیزیا ئەوەیە کە ئیمساڵ خوێندکار بە دەرەجەیەکی زۆر نزمەوە لە بەشی فیزیا وەرگیراوە هەڵبەتە کەواتە ئەمە ئەم خوێندکارە ناتوانێت بەشی فیزیا تەواو بکات. لە ڕاستیە ئەمە گریمانەیەکی تایە ئەویژەوەی کە خوێندکار لە کەرتی پەروەردە کە فیزیای خوێنووە تەواو لە بابەتە کە فیزیایەکان تێگەیشتووە. هەموو کەسێک شارەزایە کە خوێندکارانی کەرتی پەروەردە ئەوەندەی گرنگی بە نمرەهێنانیان ئەوەنە بە تێگەیشتن نایەن. پلتفۆرمی فێت ئەمە پڕاکاتەوە بەڕاستی پلتفۆرمی فێت ئەمە دابین ئەکات بۆ ئەو خوێندکارانی کە ئاێوە زیاتر تێبگەن بابەتەکار ئەوە نییە نمرە بێنییانە یارمەتیت ئاکە لە بابەتەکان تێبگەیت لەبەرەوەی لە سەرچاوەکە بینێ هەم کۆنتاکتیشی بۆ دروستەکە کە لە دەستەواژە ئینگلیزیەکەش تێ بکات. بەڵێ وایە و بەڕاستیەکەی یارمەتی ئاات کە پرسیار لە لای خۆی دروست بکات پرسیارەکە بۆی ئەبینێت ئەعنی تاقیکردنەوە ئاات تاقیکردنەوەکە بۆ نمونە مامۆستاکە پێڵێت ئەگەر تۆ تەنێک لەم خاڵە هەڵبی بۆ خاڵەشی تر ئاواهیە بێت بەڵام خوێندکارەکە کە ئەچێتە سەر پلتفۆرمەکە ئەتوانێت تاقیکردنەوەکە بکە بڵێ باشە ئەگەر من بیگۆڕم ئەو تیۆری کە من لە کلاس خوێنومە ئەگەر بیگۆڕم بمە شتێکی تر بکەم یا لە جیاتیەوەی تۆپێکەڵم با بڵێن پارچەی ئاسن هەڵێن یعنی بیری ڕخنەگرانە و لێکۆڵینەوەانە لە خوێندکار دروست دەکات کە گێت بۆ زانکۆ تەواو سوودی لێ بێت. باشە کەواتە ئەتوانین بڵێن پلتفۆرمی فێت بۆ بەهێزکردن و فراوانکردنی ئاستی زانیاری و باگراوندی زانیاریەکانی خوێندکارانە تەواو ینی ئامانجی سەرەکی داهێنەری پلتفۆرمەکە خۆی کە براوی خەڵاتی نۆبڵ بوو لە سەرەتایە بەشێکی خەڵاتەکەی خۆی بۆ ئەم پلتفۆرمە بەکارێنە کورتکراوەی فێت بریتێ لە فیزیکس ئێدوکیشن تەکنۆلۆژی ینی تەکنۆلۆژیا بەکار بهێنرێت لە بواری فیزیا بۆ ئەوەی کە کەرتی پەروەردە بەرەو پێش بڕۆن. سەردەمی 2002 ئاوایی بوو بەڵام ئێستا هەموو بابەتەکانی کیمیا و بایۆلۆجی و ماتماتیکس و زەویناسی شەگرێتەوە. باشە دکتۆر ئەمە لە هەموو قۆناغەکانی خوێندنە خوێندکارە توانێت سوودی لێ ببینە یاخود دابین کراوە تەرخان کراوە بۆ چەند قۆناغێک لە قۆناغ. بەڵێ ینی ئاستەکانی ئەو تاقیکردنەوەی کە لەسەر پلتفۆرمەکە هەیە لە ئاستی زۆر نزمی هەتا لە پۆلی شەشی سەرەتاییەوە هەیە هەتا قۆناغەکانی سەرەتای زانکۆش ینی هەتا ینی وڵاتان هەیە هەر بۆ بابەتە زانستیەکانی. بەڵێ بابەتە زانستیەکان بابەتی وا هەیە بۆ نمونە خوێندکاری بەشی فیزیا لە قۆناغی سێی خوێندنەکەی ئەیخوێنێت ینی بابەتەکان وانی کە پەیوەندی بەسەر گردیلە و گردەوە هەیە چۆنی لێکۆڵین و لەسەر پێکاتی گرد بکەیت خوێندکاری زانکۆ لە قۆناغی سێ ئەیخوێنێت. من خودی خۆم ئەو پلتفۆرمە ئەو ئەکسپریمنت ئەو تاقیکردنەوەم بەکارهێناوە لە کاتی وانەوتنەوە بۆ قۆناغی سێ کە باسی دیاردە فیزیایەکان بکە و دڵنیام مامۆستان لە قۆناغی شەشی ئیبتیدایی و سەرەتاییەوە هەتا ئەگاتە قۆناغەکان 1 و 2 زانکۆش ئەتوان تەواو ئیستیفادە بکەن. کەواتە کەوتووەتە کار چۆتە بواری جێبەجێکردنەوە کام هەموو تایبەتمەندی هەیە. بەڵێ خوێندکار چۆن دەتوانێت بەکاری بێت. خوێندکار دوو جۆری هەیە خۆشبەختانە ئەم پلتفۆرمە تەواو ئاسانکاری کردو بۆ هەموو کەسێک دوو جۆری هەیە بۆ ئەو خوێندکارانی کە توانای
پەیوەندیان هەیە بە ئەنتەرنێتەوە ڕاستەخۆ بە بۆنی لاپتۆپەکان ئەتوانن هەر کاتێک بیانوێت ئەچنە سەر وێبسایتەکە بە ئەتوانن لە ئۆنلاینەوە بۆ ئەو مامۆستا بەڕێزانی کە لە کەرتی گشتی وانە ئەڵێنەوە و لە مەکتەبەکانە بۆ نمونە لاپتۆپ نییە یان مۆبایل قەدەغەیە بۆ نمونە مامۆستاکە خودی خۆی ئەتوانێت داونلۆدی بکاتە سەر لاپتۆپی خۆی بەبێ ئەوەی کە پێویستی بە ئۆنلاین هەبێ ئەتوانێت سوودی لێبینێ یعنی هەم ئۆنلاین هەم ئۆفلاین. دکتۆر لەگەڵ ئەوەی کە ئەمە متایبەتمەندی هەیە بە تایبەتی ئێوەی بەڕێزانەوەی دکتۆران تا چەند گرنگە لە ناوەندا ئاکادمیەکان لە زانکۆ ڕوونکردنەوەیەک بدرێت لە ناو هۆڵەکانی خوێندنە بە تایبەتی بۆ پۆلانەی کە پێویستە ئەمە بەکار بهێنرێ. یەکێک بەڕاستی یەکێک لە گەورەترین کێشەکانی ئێمە ئەمەیە بەڕاستی ینی کێشەکەی ئێمە بۆ نمونە گلەیەک ئێمە دامیخوا لە خۆمانەکەین کە بۆچی خوێندکارێکی زانکۆ ینی کە تەخەڕوج دەکات کە دەرئەچێت و شەهادەی بواری فیزیای هەیە یان چیمیای هەیە بۆچی نەبووتە هۆی ئەوەی کە داهێنان بکات لە بواری چیمیایە. ئێمە کەسانی شارەزامان هەیە بۆ نمونە جوانترین ناو کۆچەر بیرکار لە هەتا ئەو کاتێکە لە ڕۆژهەڵات بۆ نەیتوانین کە بەڵام کاتێک کە ئەچێتە بەریتانیا بۆ توانێت داهێنان بکە کورد هەرەوە نییە مەسەرەن عەرب ئەم بابەتی تیا لە وڵاتی مسر زانای چیمیایی هەبوو هیچێکی وای نەکردو لەگەڵەوەی کە چۆ بۆ ئەمریکا ئێستا مەسەڵەن بۆتە هۆی براوی خەڵاتی نۆبڵ بۆ ئەوان ئەتوانن لەو کەشە بیکەن ئێمە ناتوانین یەکێک لە سەرچاوەکانی ئەم کێشەی ئەوەیە کە ئێمە لە خوێندن ئێستا خوێندنە کۆنەکە بەکارێنین خوێندکارێتە زورەوە مامۆستا ئەو بابەتی کە هەیەی پێشکەشی بە خوێندکارەکەیەکە خوێندکار گوێگرێ کتێبەکەی پێچێتەوە ئەڕاتەوە ماڵەوە خوێندکار بەشدار نییە لە لێکۆڵینەوەکان خوێندکار بەشدار نییە لە ئەگەر پرسیاری شەبێت لە پۆلا پرسیارەکە ئەوەیە گەورەترین و خوڵترین پرسیارەوەی من تێنەگەیشتم ئەتوانی دووبارێکیتەوە پرسیارێک بەڕاستی نییە لەلایەن خوێندکارەوە ئەو هەلە نەدراوە بە خوێندکار کە پرسیارە قوڵەکان بکە مامۆستایانیش کەم تەرخەمن لەم ڕاستەیە بەخۆمانەوە بەخۆمەوە کە جاری وایە خوێندکار پرسیارێکەکە ڕەنگە مامۆستاکە بڵێ من ئەمە بەشێک نییە لە ئەو بابەتی کە من ئێڵێمەوە لە قۆناغی داهاتووە لەوانەیە پرسیارەکە وەڵامەکە دەستکەوێت ئێستا کاتیوەنێ ئەبێ من منهەجەکە تەواوکەم یعنی کێشەمان زۆر هەیە بەڕاستەکەی ئەم پلاتفۆرمە من پێم وایە پێشبینیشی ئەەکەم بەتایبەتی بۆ کەرتی پەروەردە وەزارەتی پەروەردە کە لانی کەم مامۆستا بتوانێت بەشدار بێت کە ئەم بابەتە بەکار بێنێت بۆ نمونە ئەگەر وانەیەک 40 دقەیە با 30 دقەی تیۆریەکە بێ لەسەر بۆردەکە با 10 دقەی ئەم بابەتە بێ یعنی ڕوونکردنەوەیەک لەسەر ئەوە هەموو کەسێک گەزانێت بە چاو تێگەیشتن زۆر سەریعترێک و باشترێکە وەگلەوەی تۆ تەنها هاوکێشەیەک لەسەر بۆردەکە ببینی و ڕقمیەت و ڕقم ئەڕات تۆزە زەحمەتە ئاوای بەڕاستی زۆر باشە دەستە خۆش بە دکتۆر سوپاس بۆ هەوڵەکانی تۆ سوپاس بۆ ماندووبنت ئومێد دەکەین هەم خوێندکاران هەم مامۆستا بەڕێزەکانیش سوودێکی باش لە پلاتفۆرمی فێت ببینن دووبارە دەستە خۆش دەستەکانی خۆش سپاس بۆ دکتۆر بە هیوای کاری باش زۆر سپاس بۆ بەڕێز